حیزبەکانی باشووری کوردستان لەسەر چۆنیەتی دروستکردنی لیستێکی هاوبەش لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە بارگای حیزبی زەحمەتکێشانی کوردستان کۆبوونەوە. لە کۆبنەوەکەدا هەموو لایەنەکان مەبدەئیەن لەسەر پێکهێنانی لیستێکی هاوبەش بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی عێراق لە سنووری مادەی 140 ڕێککەوتن بۆ دیاریکردنی میکانیزمەکەشی بڕیاردرا ناوەندی هەڵبژاردنەکانی حیزبەکان ڕۆژی پێنجشەمە کۆببنەوە. ڕێککەوتین لەسەرەوە کە هەر بە هەر نرخێک دەبی لە ماوەی ئەو دوو ڕۆژە چارەسەرێک بۆ بارودۆخی ئەو ناوچانە بدۆزینەوە. هەموو یەکڕابووین لەسەر ئەوە دەبی تەجاوزی کۆسپەکانی بەردەممان بکەین و ڕێککەوین لەسەر ئەوەی لیست دروستکە لیستێکی هاوبەش لەو چوار پارێزگایە لە مووسڵ و کەرکووک و دیارە و سەلاحدین دروست بکەین. لەسەر ئەو مەبدە ڕێککەوتونە کۆبنەوەکان بەردەوام دەبی چونکو دەرفەتیشمان کەم لە بەردەم ماوە بەیانی کۆبنەوەی شتر دەکرێت لەسەر ئاستی مەکتەبی هەڵبژاردننی لایەنەکان لەبەر ڕۆشنایی کۆبنەوەی ئەوڕۆ بۆ ئەوەی بتوانین ئەو یەکلیستیا لەو چوار پارێزگایە دروست بکەین و خۆشبەختانە کەسیش لەو کۆبنەوە دژ بە پێکەنانی لیستی هاوبەش نەبوو. بەپێی بڕیارێکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆی تاوابوونی وادەکەی لە ئێستادا ناتوانرێت هاوپەیمانی دروست بکرێت بۆ هەڵبژاردنەکانی عێراق هەر بۆیە لە کۆبنەوەکەدا هەریەکە لە گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی پێشنیاریان کرد ئەگەر بێت و هیچ دەرچەیەکی یاساییان نەدۆزیەوە بۆ دروستکردنی لیستێکی هاوبەش ئەوە لیستی نیشتیمان بە لیستی تەواوی حیزبە کوردیەکان بناسرێنرێت و لایەنەکانی تر کاندیدی خۆیان بە ناوی لیستەکە پێشکەش بکەن بەڵام پارتیە و پێشنیارەی ڕەت کردەوە. ئەسلی کۆبوونەوەکە لەسەر پێشنیاری برادرانی زەحمەتکێش بوو بۆ ئەو بۆ کەولانانەی لیستیان نێبێنە ناو لیستی هاوپەیمانیەوە ئێمەش مەبدەئیەن پێمان باش بوو بۆی ئەمڕۆ دانیشتن لەسەر ئەوە کرا بەڵام دوای ڕێیەکە گۆڕا بۆی کە لیستێک دروست بکرێ مەش پێمان وایە لە ئێستادا لەوەی مەجال نەمابووێ لە کۆمیسیۆن بەڵام مەبدەئیەن لەسەر ئەوەی هەر ڕێکارێک بگرینە بەر بۆ یەک لیستی وە دەنجی کورد لەوێ یەک دەنگ بێ پێمان باش بوو بەڵام ئەومان خستە بەردەمی لیژنەکانی هەڵبژاردننی ئەو لایەنانە بۆی قسەی لەسەر بکەن و ڕێکاری یاسایی بگرنە بەر دەکرێ یان ناکرێ. کۆبوونەوەی حیزبەکانی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی لیستێکی هاوبەش لە ناوچە جێناکۆکەکان لە کاتێکدایە لە ئێستادا جگە لە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی کە لیستێکی هاوبەشیان بە ناوی نیشتیمان لە کەرکووک پێکهێناوە لایەنەکانی تر بڕیاریان داوە بەجیا بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن و پارتیش بایکۆتی هەڵبژاردننی کردووە لە کەرکووک هاوکات پێش تاوابوونی وادەی دروستکردنی هاوپەیمانی حیزبەکان بۆ هەڵبژاردن بۆ مەبەسە چەندین کۆبوونەوە لە نێوان حیزبە کوردیەکان کرا بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.